ڕەمەزان ئەو مانگەیە کە خوددا لە نێو مانگەکانی ساڵدا تایبەتمەندی کردووە و هەڵی بژاردووە و کۆمەڵێ سەروەری و گەورەی پێبەخشیوە. إذا دخل رمضان فتحت أبواب السماء لە یەکەم ساتی دەستپێکردنی مانگی ڕەمەزانەوە تێکڕای دەرگاکانی ئاسمانەکان واڵایە لە نێوان خوددا و بەندەکانیدا. لە ساڵدا تەنها لە ڕۆژی عەرەفەیە دەرگای ئاسمان واڵایە و لە ڕۆژانی هەفتەشە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە و لە ساتە جیاوازەکانی بانگدانیشە دەرگای ئاسمان دەکرێتەوە. بەڵام لەم مانگەیە بۆ ئەوەی پەیوەندیەکان تەواو ڕاستەوخۆ و نزیک بن لە نێوان خوای گەورە و میهرەبان و بەندەکانی. رمضان إذا جاء رمضان فتحت أبواب الرحمة دەرگاکانی بەزەی خوددا هەر هەمووی واڵایە لەسەر مسڵمانان. خوددا مەبەستێتی لێخۆشبوونی تایبەت و سەرپەرشتی تایبەت و چاکەکاری تایبەت و خەڵاتی تایبەت لەم مانگە پیرۆزەیە ببەخشێتە مسڵمانان. إذا جاء رمضان فتحت أبواب الجنة یەکەم ساتی مانگی ڕەمەزان دەست پێیەکە هەموو دەرگاکانی ئاسمان هەر هەشتی خوددا فەرمانەکە واڵا بکرێ بۆ ئەوەی کارە چاکەکانی کە مرۆڤەکان پێی دەچنە بەهەشت ئاسان بێت و بۆ ئەوەی مرۆڤەکان هەر کەسێ لەو مانگەیە مرد بە ئیمانەوە دەرگاکانی بەهەشتی بۆ واڵا بێ و بە بەهەشتی خوددا شاد بێ ڕۆحی. کاتێ ڕەمەزان دێ غلقت أبواب النار فلم يفتح منها باب تێکڕایە حەودرگاکەی دۆزەخدا دەخرێ بەمانای دەرگا داخراوە لەسەر کارە خراپەکان و قورسە ئەنجامی بێ لەم مانگەیە. بەمانای دووەم هەر کەسێ بمرێ ئینشاءڵڵا دەرگای جەهەنەم داخراوە ڕۆحی ناچێتە جەهەنەم بەم شێوەیە حتا مانگەکە تەواوە بێ. مانگی ڕەمەزان مانگی ئازادکردنی بەندەکانە لە ئاگری دۆزەخ. ولله عتقاء وذلك في كل ليلة هەموو شەوێک پۆڕێک لە مسڵمانان خوددا ڕزگاریانەکە لە دۆزەخ و بڕیارەدا کە هەرگیز دۆزەخ نەیان سووتێنێ. لە ڕیوایەتی دووەمە ولله عتقاء عند كل فطر لە کاتی بەربانگیشە پۆلێکی تایبەت ڕۆژانە بەرعەفواتی خواکەونەوە ئازاد بوون لاگری جەهەنەم. ولله عتقاء وذلك في كل يوم وكل ليلة من رمضان لە ڕۆژانە ئەوانەی ڕۆژەکانیان ڕێک و پێک بێ بەر لێبوردنی ڕۆژانەکەون ئازادکردنی ڕۆژانە و ئەوانەشی کارەکانی شەویان چاتر بێ لە شەو نوێژ و چاکەکاری و عیبادەت بەر شەپۆلی شەو دەکەون ڕەحمی خوا و ئازاد دەکتێن لاگری دۆزەخ.